گرنگیدان بە شانۆ لە نێو خوێندنگەکانە هەمیشە باسی ئەوە کراوە کە چەند لە سیستەمی خوێندنە دووانی زۆر زۆر سەرێکی هەیە کە نامرێ پشتگوێ بخریاخۆلا بنریاخوانەی تری پێپڕکرێتەوە ئەوی ژوانەی هوەر و وەرزشە کە هەردووچی یاریدەدەرێکی زۆر باشی خوێندکارە کە بتوانێت ئەم خوێندکارە هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی دەرونیشەوە ئامادە باشیەکی باشی هەبێ بۆ وانەکانی تری بەڵام زۆر جار بەداخەوە لە زۆربەی خوێندنگاکانمان ئەم وانانە بە شێوازێکی زۆر لاوا سیر ئەکرێ بەڵام ئەی چۆن جارێکی تر گرنگی پێبینەوە ئەمەش ئەرکی سەرپەرشتیار و مامۆستا بەڕێزەکانە کە بتوانن لە خوێندنگەکانە ئەو مناڵانەی کە وزەیەک و ئەو مناڵانەی کە بارەیەکی جوانیان پێ ئەو مناڵانەی کامیشە ئێماڵێن ئەم مناڵانە زۆر جوڵە جوڵەکە نە ئەو مناڵانە بەهرەیان تیا وزەیان تیا تۆ لەکوێ بەهرەکانیە دۆزیتەوە بۆیە لە شانۆشا کە هەمیشە شانۆ وەکو مینبەرێک بووە بۆ گەیاندنی پەیامەکانی کۆمەلگا بە بێ جیاوازی لە هەموو بوارەکانە و ئەمە جارێکی تر ئەبێ لە مناڵیەوە مناڵی پێگۆشە بکرێت کە چۆن بتوانێت لە ڕێشانەوە پەیامەکانی بگەێنێ لەم نێوەندەیە سێمی خولی فستیڤالی گۆران بەڕێوە چووە کە ئەمەش بخۆی لەخۆیان کۆمەڵە تایبەتی هەیە باسی کەم فستیڤاڵەکەین و مناڵات چۆن تیانە بەشداری کردووە و ئێستا چەند مامۆسایەکی عزیز و خوێندکارێکی عزیز لای میوانن کە بتوانین زیاتر گفتو کۆکەیانی زۆر بەڕێز مامۆستا سۆرا عومەر وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە و مامۆستا سەربەت میرزا وەکو بەڕێوەبەری هونەر لە فستیڤاڵی گۆران و هەروەها کچێکی جوان ئەویش ڕۆزا تاڵیب وەکو ئەکتەر کە دڵخۆشم لە مناڵیەوە تۆ بتوانین ڕۆبجاری کە ئێستا لە ستۆدیۆ لایەن میوان مامۆستا سەرەتا لەوە دەست پێ بکەین گرنگیدان بەوانەی هونەر بە تایبەتی و شانۆش لەم نێوەندەیە تا چەند گرنگە بۆ خوێندکاران بەیانی جەنابەت و بینەرانیش باش طبعاً کای پەروەردە کایەکی فراوانە پێویستە ئێمە ئەرکێکی پەروەردەیمانە کە شان بە شانی پەروەردە و فێرکردن هونەریش لەگەڵی بڕوا بە تەریبی لەگەڵی بڕوا بۆیە ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە و ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی ئەو پارێزگایە لەگەڵ هونەر لەگەڵ ڕۆشنبیری مێژوویەکی دوور و درێژمان هەیە ئێمە ئەرکێکی پەروەردەیمان بووە لە سنووری ئەو پارێزگایە گرنگێکی باشمان بە بواری پەروەردەدا و ئەمساڵ ژمارەیەکی زۆر باش مامۆسایوانە بێژمان لە ناو قوتابخانە و خوێندنگاکان بە ئامانجی ئەوەی بتوانین لە ڕێگەی هونەرەوە بتوانین باشتر خوێندکارەکانمان پەروەردە بکەین و ئەمساڵیش لە فستیڤاڵی گۆران وەکو جەنابتان باستان کرد ڕنگدانەوەیەکی باشی هەبوو توانیمان پەیامەکانی خۆمان پەیامە پەروەردەیەکانمان لە ڕێگەی شانەوە بینەوە بە چاوی هەم خوێندکارەکانمانەوە هەم بە کۆمەڵگەیش جا مامۆستا سەربەست جەنابەت لە ڕاستیە سەرپەرشتیاری ڕێکخستنی فستیڤاڵی گۆران بوویت پێم خۆشە بەڕێزت باس لەسەر ئەوە بکەیت کە پێشەوەی کە پرسیار لە ڕۆزیگیان بکەنەوەی کەەوە پوشانۆکارێکی مناڵ لێرە ئامادە بووە ڕێکخستنی ئەم فستیڤاڵانە تا چەند دەتوانێت تەواوکەری ئەو ئیشانە بێت کە لە مەکتەبەکانە لە وانەی هونەرە فێری خوێندکارەکانە کرد زۆر سپاس بەیانتان باش زۆر بەخێر من جیاواز لەوەی کە مامۆسایەکم لە پەروەردە و وەکو سەرپەرشتیاری گشتی هونەری فستیڤاڵەکە بووم ماوەی 50 ڕۆژەمە خەریکی ئامادەکارین لەگەڵ 8 قوتابخانە دە قوتابخانەیان سەرەتایی بوون خۆشبەختانەوەی کە تۆ ئەڕۆیت مناڵەکانە بینی لە قوتابخانەکانە گرونتینی زیاترەیەتێکەوەی وەکو شانۆکارێک تۆ ئومێدێکی زیاتر هەیە کاڵی لە داهاتوە وزەی زۆر باشتر لە ئێمە ئەبێت و توانایەکی باشتریانە بێت لە بواری پەروەردە و خزمەتکردن بە کۆمەڵگەکەمان وەتا فستیڤاڵی گۆران تایبەتە تەنیا بە خوێندکارانی قوتابخانەکە بەڵێ بەڵێ تایبەتە بە خوێندکارانی قوتابخانە و پێیمە قوتابخانە سەرەتاییەکان و ئامادەیەکان زۆر ڕازی گیان بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوون ئەم جلە جوانانەشە لەبەر کردووە ئەکتەر بوویت دەورە بینی ئەگە من و تۆ ڕۆژە بەیەکەوە بتوانین بەیەکەوە توانین دەور ببینین باشە چۆن بەشداریت کرد لەم فستیڤاڵەیە چی هاوکارت بوو مامۆساکەت بوو یاخود چۆن سەرەتا سپاسی مامۆستا سۆران دەکەم کە بەڕێوەبەری گشتی پارێزگای هەڵەبجەیە پەروەردەی پارێزگای هەڵەبجەیە کە ئەو لەبەر ئەوەی ئەو ئێمە بانگێژنامەی بۆ کردین لەو فستیڤاڵەیە فستیڤاڵی گۆران زۆر سپاسی مامۆستا سەربەستیش دەکەین کە ئەویش هاوکار بووە لەگەڵمانە زۆر سپاسی کەناڵی کورسا دەکەم کەوا ئێمەی بانگێش کردووەتە ئێرەوە
سپاسی مامۆستا هادی دەکەم کە بەڕێوەبەری قوتابخانەی بەسەرانی هاوڕێ بنەڕەتی سپاسی سەرجەم هەموو مامۆستاکان دەکەم بە تایبەت وەک مامۆستالانە کە زۆر هاوکار بووە لەگەڵما سپاسی بابە سەنعان دەکەم کە لەگەڵ ئەودا لە گروپی پەپولەکانی هەورامان بۆ بانگێژنامەی کردوین بۆ ئاهەنگ و بۆن و ئیتر ئاهەنگی گەورە ئەوانە پۆلیچانی خۆت خۆم شش لە پۆلی شەشی تا چەند هەوڵەوە لەگەڵ وانەکانیشتا بتوانی وانەی هوەریش بخوێنی بۆ ئێوە چەند خۆشاگەر وەرزشی بکەیت و هوەریش بکەیت و ئەنجاوانەکانی کەش بکەیت زۆر خۆشە بەڵام ئەمەوێت مناڵەکانی تریش باوکو دایکیان پشگیری بکەن لەو هوەرەیە تاقوا لێرە سپاسێکی دایک و باوکیشت بکەوە سپاس بۆ دایکم پشگیرێکی باوکم دایکم پشگیریان کردومە تاکو بەم ئاستی خۆم بۆ ئەوە ڕازی لە شانۆیە بەشدارێت کردووە ناری چی بوو شانۆیەکەتان خاڵ خاڵۆکەکان تۆ ڕۆڵی چی دوینی من کچێکی وردی لەبووم بەناز بووم یعنی هەر شتێکم ئەکرد ئەبێ بگیریامایە لەبەرەوەی ئەم خاخاڵۆکەم بەدەست بەهانیای تر ماڵی خاڵمە هاتن و ئەگریام و خاخاڵۆکەکەم نادۆزیەوە ئەبەم شێوەیە ئەوەی کە خۆمانە و خاڵۆکە ماڵی خاڵم لەکوێیە بەڵێ گەڕای بەدوێ بەڵێ زۆر باشە مامۆستا بێگومان لە زاری مناڵەوە زیاتر چێژ لە بابەتەکانە بینی کە چەند حەزی هەبوو بۆ بابەتە ئێوە تا چەند هەوڵتانەوە کاراسانی بۆ مامۆستا بەڕێزەکان بکەن بووی کە بتوانن دەستکراوە بن فستیڤالێکە بتوانن نەک فستیڤالەکە بتوانن ڕۆژانە لەگەڵ مناڵەکانە خەریک بن بۆی وەکو نمونەی ڕۆزیجان ئاوا هوەر لایەنە هەدرێت ئێمە بکو ئەرزی جەنابتم کرد ئەرکی پەروەردەیمانە زۆر هەوڵمان ناوە کە ئەو مێژوە جوانەی کە لە پارێزگای هەڵەبجە هەیە دیسان بە بەرزی بیهێڵینەوە گرنگی پێ بدەین هەمیشە لە ڕێگەی هاوڕێ و هاوپیشەکانم لە پارێزگای هەڵەبجە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەڕێوەبەرەکان و مامۆساکانمان وا ئاڕاستە کردووە کە پێویستە هوەر بەشێکی سەرەکی بێ لە کاری پەروەردەیمان بۆ ئەوەی هەم پەروەردە و هەم زانست بە تەریبی لەگەڵ یەک بڕۆن ئێمە بڕوایەکمان لا دروست بووە کە ئەگەر قرار بێ فیزیا و کیمیا خۆراکی مێشتی خوێندکارەکانمان بێ هوەریش خۆراکی ڕۆحی خوێندکارەکانمانە بێ بۆیە گرنگیدان بە هوەر لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە تایبەتمەندی خۆی هەیە و چێژی تایبەت دەبەخشێ بە خوێندکارەکانمان بۆیە لەم فیستیڤاڵی گۆرانە ئێمە ئەوەمان بینی ئەگەر سەیرێکی مێژووی هەڵەبجە بکەی قرار بێ پارێزگای هەڵەبجە وە سنووری ئەو بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە چەندین کەسی ناودار وە خانمی باشی تیا هەڵکەوت بێ خۆشبەختانە لە فیستیڤاڵی گۆران کۆمەڵێ گەنج و کوڕ و کچی جوانی وەکو ئەم خوێندکاران ئازیزەمان بینی ڕۆڵیان بینی من ئایندەیەکی گەشی جوان لەو پارێزگایە ئەبینم و ئەکرێ بڵێم من بۆ خۆم ئەم ساڵ پێش 16 ئارامترم و ئەکرێ بڵێم خەمباریم کەمترە چکە پێش 16 ئەم ساڵ جوڵەیەکی جوانی هوەری و زیندووبوونی هەڵەبجەم بینیەوە جارێکی تر بۆیە ئێمە لە پەروەردە هەموو کارمان لەسەر ئەوە بێ کە خوێندکارەکانمان بە هوەر گۆش بکەین وی ئەگەر خوێندکارمان بە هوەر و ڕۆشنبیری گۆشکرد ئەتوانین ئامانجە پەروەردەیەکانمان باشتر پێکین دەسان خۆش بێت مامۆستا سەربەست بە حکمی بەرکەوتنت لەگەڵ خوێندکارەکانە کە ئەیبینی ئەگەر تێکەڵ بە هوەر بوو بێتن لەوانەیە کاتیان بۆ وانەکانیان کەمتر بمێنێتەوە بەڵام بە وتەکەی هەر بەڕێز مامۆستا سۆران ئەمە وەکو خۆراکێک بۆ ڕۆحی ئەو خوێندکارانە ئەو مناڵانە ژوایە ئەم مناڵانی کە تێکەڵ بە هوەرە بن ئێستا بەشە جیازەکانی بۆ نمونە هەروەکو شانۆ تۆ وەکو خۆت چۆن ئەیبینین لە دەرس و دەورەکانیانە تا چەند ئەتوانن بەڕاستی سوود ببینن تا چەند سەرکەوتوترە بن ئایا کاریگەری ئەبێ لەسەر خاڵێکی زۆر گرنگە باس کرد ئەوەی کە شانۆکار بێت کاکسەرکۆش ڕێک باشتر بزانێنەوە ئەوەی کە شانۆکار بێ مێشکی زیاتر ئەکرێت و زیاتر کاریگەری ئەبێ لەسەری قوتابیمان هەبووە من تابعام کردووە لە قوتابخانەکانە هەبووە ئاستی لاواز بووە لە سەرەتای دەستپێکردنی شانۆکە مامۆساکات و بەڕێوەبەرەکات و توێتی ئەم قوتابی ئێمە لاوازە مامۆساکە هەڵی بژاردووە لانە ترسا بێتیشن منوتمە بەڵێنی ئەوەت بین کە ئەم قوتابێ گۆڕانکاری بەسەرابێت ئێمە ڕۆژ قسەمان کردووە بەپاڵ پشتی مامۆستا سۆران کە دەستکراوەی کردوین زۆر بە باشی
ئێمە لەگەڵ دوو هاوڕێی ترما باوایان لەبیر نەکەم بەڕاستیان خۆم نەبووم کاگوەرزێر و کاگێدیشم لەگەڵا بۆ کە بەردەوام ئێمە سەردانی و قوتابخانەمان کردووە ئەوانەی کە بەشدار بوون بەڕاستی کاریگەریان هەبووە من ناڵێم یەکەم جار ئەو کاردانەوە هەبوو کە ئاوت قوتابیەکان دواکەون بەڵام خۆشبەختانە لیرە یەکێکە لە زیرەکان من قوتابی هەبووم تابام کردووە پێشتر بۆ منە 16 هەبووە لە 20 دواتر کردێتی بە 19 هەر لە کاتی پرۆفەشە هەر لە کاتی پرۆفەشی کردو و ئەرکی قوتابخانەکەشی بەجێ هێناوە تا بە خۆشەویستێکی زیاتر بەڵێ بەتایکیدی ئەوەی کە زۆر گرنگە بێ ساڵی داهاتوو بە ئیزنی مامۆستا سۆران و چالاکی هونەری ئێمە ئەگەر ئێمە سەرپەرشتی لایەنی هونەرەکەی بکەین لە سەرەتای ساڵەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی تووشی بەعزی ئشکالاتەیە کە ئێستا ئەبین لە داهاتووە نەبین زۆر باشە مامۆستا زۆر کات زۆر گرنگە بە تایبەتی کاری شانۆی تەوزێلەکە مناڵە ڕێگاکانی جیاوازترە چکە تۆ ئەبێ لەگەڵ جوڵەیە لەگەڵ دەربڕینی ئەم مناڵەیە بەردەوام تۆ ڕاهێنانی لەگەڵا بکەی وە نەبێت بێزار بێ وە نەش بێت کە زۆر جار وەلای تۆ مناڵە خۆی واز لە ئیشەکە بێنێ ئێوە تا چەند ئەو تەکنیکانەتان بەکارێناوە کە بۆ نمونە ڕۆزی ئێستا دانیشێ لێرا شەرم نەکا قسەمان بۆ بکە پێش پرۆگرامەکە لە گۆرانێکیشم ئامادەی بۆتان بڵێ ئای چەند گرنگە ئەم وزانە لە مناڵ دەربێنیت یعنی بتوانێت ئەو مناڵیتە خۆی بتوانێت قسە بکات خۆی بتوانێت شت دەرببڕێچکە یەکێک لەو پەیامە گەورانی شان و ئەوەیە کە تۆ بێ وتنێکی باش تەبێ جوڵەیەکی باش تەبێ وە بتوانی ئەوەی کە پەیامە پێتە بیگەێنی جادەمە لە مناڵیەوە بەوە گۆشەیکەیت بۆ تەمەنەکانی تری تر ڕۆزەی جان پەیماگای هونەر جوانەکانی شێتوانی بشتی تاوێ چەندەمە گرنگە یەکێک لە تایبەتمەندیەکانی شانۆ ئاراستەکردنی مرۆڤە بەرەو کرانەوەیەکی باشتر و بەرەو بیانی بتوانێت خۆی بڕوای بە خۆی هەبێت بتوانێت ئاراستەی کۆمەڵگەشکە نەگەرە ئاراستەی خۆی بکات ئێمە قوتابیمان هەبووە هەنمانی مامۆستا هەبوو ئەوێت بەنام قوتابی هێنم لەبەرەوەی ناتوان ینی توانای دەربڕینی پێشتر زۆر باش نەبووە گۆشەگیر بۆ لە شوێنێکە دانیشتۆ بەڵام بەرەبەر وای لات و ئێستا یەکێکە لەو مناڵانی زۆر بە جوانی ئەتوانێت ڕۆبەڕووی مامۆساکە قسە بکات پێناسەکان بڵێت کاریگەریکی تەواوی لەسەر قوتابیەکانی تر هەبوو کە لە پۆلەکەیە ئەمان بۆ بەهاندانێک بۆی کە بەشداری شانۆکانیش بکەن و بڕوای تاویشان بەخۆیانە بێت ینی بڕوابوون لە شانۆیە بڕوابوون دروست دەبێت بە دڵنیایی بەڵام لە هەنگاویەکەما ئێمە دەستمان پێ کردووە فەنا ئەبینە بەر ئەو مناڵانەی کە پێویستە تۆ وەکو مامۆسایەک بزانی کامیان پێویستی پێێتی چگەل لە شانۆکە پێویستی ئێمە پەروەردەیکەیت وەکو دەرمانێکیش تەنانەت بەڵێ بەتەیەکی دی ئێستا یەکێک لەو شانۆکان هەیە شانۆی دەرمانیمان هەیە لە هەموو جانە ئێستا باوە لە هەڵەبجا ماوەی وەرکشۆپێک کرایەوە هەر لەسەرەوە بۆ ئەوانەی کە لە خۆشی دوای کیمیا بارانیان هەبوویان بەرکەوتۆکانە بوو شانۆی دەرمانیان پێوت بۆ چارەسەرکردن بەکارێت ئێمە مامۆستا سۆران ئاماژەی بە یەک شت کرد ساڵانە ئێمە خەمبارە بووین کە 16 سێ وەکو هەڵەبجەیەک بەڵام ئیمساڵ یەکێک لەو وزانە هەستەکەین کە زیینوبوونەوە ڕوئەیە لە هەڵەبجا ینی ئەو خەمباری و نەهامەتی کە لە هەڵەبجا هەبووە پێشتر ئێسا بە زیینوبوونەوە ئێمە بۆیە یەکێک لە ئامانجەکانمانەوە بوو نزیک بێ لە 16 سێ فستیڤالەکەمان ئیمساڵ بۆی وتمان با ئەو غەمباری و ئەو ناخۆشی کە هەمیشە بێتاقەتی بەرۆکیە مەگرێت لە 16 سێ با بەم موزەی مناڵە جوانانەی کە لە قوتابخانەکان ئایان بینین نەمێنێت و خامۆش بێت کە هەر بەردەوامی هەبێت مامۆستا سۆران لە شانۆیە ئەبینین لەخوا بە زیابێت کۆمەڵێک مناڵی زۆر بەتواناوە دیارە بە حکمی ئەم فستیوالەوە مەجاالیان بۆ ڕەخساوە کە بەردەوام بن و بتوان هوەری خۆیان دەربخان بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەڵەبجەی ئازیز بارودۆخی هوەر مەبەستم وەک وانەی هوەرە چۆنە لە خوێندنگا و قوتابخانەکانە وەکو هەموو پسپۆرەکانی تر گرنگی پێدراوە ئەوە فەرمانی وەزارەتی پەروەردەیە کە پێویستە وەرزش و هوەر تایبەتمەندی خۆیان هەیە و نەکەوێتە یەکەم دەرزووە نەکەوێتە ئەخیر دەرسیش بۆ ئەوەی گرنگی خۆی هەبێ لە ناو پارێزگای هەڵەبجەژوە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیەکەی لای ئێمە لە ڕێگەی هاوڕێیانم لە سەرپەرشتیاری چاودێرێکی باشن لەسەر پرۆسەکەەوە گرنگێکی باش بە وانەی هوەرە درێ هەر ئەو گرنگی پێدانەیە
بەردەوامی داوە بە فیستیڤاڵی گۆران خۆشبەختانە ئەمساڵ سێمین فیستیڤاڵمان بە سەرکەوتووی ڕاگەیاند و ئەمڕۆ لە خزمەتی ئەوان باسیەکەین بۆیە لە سنوورەکەی ئێمە گرنگێکی زۆر باش بە هونەرە درێ چکە ئێمە هەم پارێزگای هەڵەبجە خەلفەیەکی باشی لەگەڵ هونەر و لەگەڵ ڕۆشنبیریە هەیە گیان لە شوێنەکانی تر. ڕاستە دەستان خۆش بێ بێگومان ئێمەش دەزانین کە هەڵەبجەی ئازیز مێژۆکەی کە وەختێک سینەما لێ هەبووە کە لەوانەیە لە زۆربەی شارەکان نەبوو بێەوە چەندین ئەکتەر لێ ڕۆڵیان گێڕاوە چەندین نووسەری بەناوبانگ و چەندین کەسانی بەتوانە لە بواری شعرە و لە بواری هۆنراوەیە هەمووی لەوێ سەری هەڵداوە بۆیە درێژەدان بەم ڕێگایە کارێکی زۆر گرنگە و کامی شەش کارتان لەسەرا کردووە ئەمەوە کاکەیتر داهاتوی مناڵەکانیش بتوانن مێژووی شارەکە و بتوانن ئەو هونەرە جوانی کا بوو بە باشی بیپارێزن. ڕۆزی بێم وەلای تۆ لەوانەی هونەر چی و چیە خوێنن؟ هەر شانۆ یان میوزیک و یان وێنە کێشان؟ میوزیکە خوێنیوانەی زۆر جۆرا خوێنی لە هونەرە هەندێک جار وێنە کێشان دەکەین هەندێک جار میوزیکەکەین هەندێک جار هونەرێک چۆن بڵێ شانۆ ئەەکەین ئیتر ئەم سێشتە ئەەکەین. خۆت زیاتر حەزت لە کامیانە؟ من شانۆ. وەکو دەرەجەکانت چۆنە لە قوتابخانە باشیت؟ باشم. مامۆستاکان لێ ڕازین؟ ماڵێ بەڵێ. مامەسا بینە سەر باوگۆرانەکەی کۆتایی بینە سەر ئەوەی ئەو دەقە شانویانی کە بۆ مناڵ تا چەند گرنگە دەقا کوردیەکان بێت بۆ نمونە هەندێک لەو دەقە کوردیانە مامۆسا هەمویان ڕێنمایی و ئامۆژگاریشن یای منان ڕواڵیەکەی لە ڕێگەی شانۆکەوە فێری کۆمەڵی ئامۆژگاری بکایە خو مناڵی کە دانیشێ بە دیاریەوە ئەویش لاسای ئەکاتەوە تا چەند گرنگە کا لەسەر و دەقانە بکرێت. ئێمە وەکو ئامادە و تێکست و دەق ئامادە و ئاماژە پێکرد یەکێ لە ئیشکالیاتەکانی کتێبخانەی کوردی هێشتا ئەو دەوڵەمەندی نییە بەداخەوە. ئێمە ئەمساڵ وەکو سەرپەرشتیارانی هونەری هینێکمان لابرد بابەتی بیرۆکە و نووسینمان لابرد لە حاڵەتەوەی ئەوەنە دەقمان نەبوو ینی ئەوەنە خامەمان لە بەردەسان نەبوو کە ئێمە بێن بە مامۆساکانیان مامۆساکان خۆیان هینکەن کاری لەسەر بکەن. خۆشبەختانە هەندێک مامۆساکاری لەسەر کردووە هەنێ حاڵەت تووشیەوە بوون کە ئەمانزانی لەبەرەوەی پسپۆڕی تایبەتی نیە بە نووسین تووشی حاڵەتێکە بووی ئەمە ناپەروەردەیە ئێمە بەو شارەزاییکە خۆمانمان هەمانە پسپۆری شارۆمان هەیە پەنامانە برد بۆ برادرانی تر و خۆشمان هەوڵمانەیە کە ئەوانە لابین بە دڵنیایی و زۆر سپاس بۆ لیژنەی دادوەری کە حەمەسوار بوو یەکێکیان لە لیژنەی دادوەریەکە لەگەڵ ئاشناخانە لە سلێمانی وتیان ئێمە بە هەموو شێوێ هاوکارتانە بین بۆ ئەوەی دەقی زیاتر و دەقی خۆماڵی جوانتر و بابەتەکە کە نزیک بێ لە پەروەردەی کوردی و پەروەردەی ناو خۆمان ئەوەی کە زۆر بەلام و گرنگ بۆ ئاماژەی پێ بکەم ڕێژەی بەشداربووان لە فستیڤاڵ ئێمە 110 قوتابی و خوێندکار بوو 75 ڕەگەزی مێینە بوون ئەوە یەکێک بوو لە شتە زۆر باشێکی دڵخۆشیە بەڵێ ئەوە یەکێک بوو لە شتە باشەکان کە مامۆستا سۆنان و هەموو ئەو مامۆسانەی کە پاڵپشتیمان لە بەڕێوەبەرایەتی پەروەردە و چالاکی هونەری بەڕاستی وزەی کچانی هەڵەبجە وزەیەکی زۆر تایبەتە لە نواندنە زۆر باش بوون خۆشبەختانە یەکێک لەو کارانش کە بوو بە باشترینی فستیڤاڵەکە ئەوەی خانمانین بوو سەمفۆنیای ژمارەشین کە هەمویان خانبوون لە قوتابخانەیەک بوون مامۆساکەشیان مامۆسای تایبەتمەند نەبوو بەشانۆ مامۆسای شێوەکاری بوو دەستخۆشی لە هەوڵەکان و مادووبوونەکانی ئێوە بکەن و هەروەها دایک و باوکی ئەو قوتابیان ڕۆزی بە گۆرانیەکەی تۆ تەواوی بکەین و دوایش ئێمە ماڵای لە بینەرەمان خەڵخەڵەکەڵی هەورانە هەر بەبێ بە مایکەکە بەدەستەوە بێت باشە هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە کەش و کۆسارش جوانە گیواوش کرد دەرمانە کەش و کۆسارش جوانە گیواوش کرد دەرمانە گیواوش کرد دەرمانە ئاوی چیە و سازگارە یانش وشکە دیوارە زوانیش هەورامیە ناسک جەوێ نەژنیە ناسک جەوێ نەژنیە
هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە کەش و کۆسارش جوانە گیواوش گر دەرمانە کەش و کۆسارش جوانە گیواوش گر دەرمانە گیواوش گر دەرمانە ڕەنگ و چخە و کڵاشە فرن هرمان و کاشا یو جوڵایی و هەلاجا سنعەتش بەڕەواجە سنعەتش بەڕەواجە هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە هەورەمانە ماوەمە خاکش کوڵە و چەمامە کەش و کۆسارش جوانە گیواوش گر دەرمانە کەش و کۆسارش جوانە گیواوش گر دەرمانە گیواوش گر دەرمانە ژەنگت خۆش لە پاڵشانۆیەکە هەڵ بە لەسەر دەنگیشت ئیش بکات دەنگیشت زۆر زۆر خۆشە دەستان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبووتان مامۆستاجان دەستان خۆش بێت جێگەی دڵخۆشیە ئەم فستیڤاڵە بە هیوای ئەوەی کە لە ساڵانی داهاتووە گەر هەندێک کەم و کوڕێ بێ بتوانن زیاتر برەی پێبن و بتوانن زیاتر گرنگی بە و بوارە هونەریە بن کە زۆر زۆر گرنگە دووبارە سپاس بۆ ئامادەبوون مامۆستاجان دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی نمونەتان زیابێ هەمیشە بتوانن وانەی هونەر بە زیندوێتی لە نێو خوێندنگاکانە بهێڵنەوە زۆر سپاس زۆر سپاس زۆر زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر بەخێر سەر چاوەکان